ئازۆ دەکەین کە ڕێخای مناڵپارێزی کوردستان ماوەی 31 ساڵە خزمەت بە چەندین سێکتەری پەروەردە و تەندروستی و کۆمەڵایەتی مناڵان دەکات سەبارەت بە ئاماری کار و چالەکیەکان و کار و پرۆژانەی کە ئەنجامیانداوە وەروە پلان هەیە کە لە داهاتوودا ئەنجامی بدەن لە ستودیۆ میوانداری خاتوپەرێز سالار کارمەندی پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان لە مناڵپارێزی کوردستان ستۆری بەیانی کورسات نیوز میوانە خاتوپەرێز سپاس بۆ ئامادەبوونت ئەم کاتت باش زۆر سپاس دەکرێت باس لە پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان بکەین کە بەشێک لە مناڵپارێزی کوردستان بە شێوەیەکی گشتی خزمەت دەکات کار و چالاکیەکانیان چێ و ئامانج لەم پرۆژەیە چییە؟ بەڵێ پرۆژەی پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان پرۆژەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە ڕێکخراوی مناڵپارێزە لە سەرەتای دروستبوونیەوە کە ئیش لەگەڵ مناڵا کرد و یارمەتی مناڵیەوە بە هەموو سێکشنەکانیەوە هەوڵیەوە کە گەنجانیش خزمەت بکات بۆیە بیریان لەوە کردوتەوە لەسەر دەستی هێرۆ خات و هێرۆ ئیبراهیم محەممەد کە سەنتەرێکی گەنجان دروستکەن بۆی گەنجان تواناکانیان پیشان بن بۆی دەستی گەنجان بگرن بەمەستی بەدەستێنانی هەلی کار لەو ڕێەوە بیریان کردەوە کە سەنتەری چالاکی گەنجانی سلێمانی دروستکەن لە ساڵی 1990 کە گەنجێکی زۆر ئیسفادی لەو سنتەرە کردو و ئێستا زۆر بەیان لە دامەزراوە حکومی و ئەهلی و شوێنەکانە هەمویان جێدەستیان دیارە و خزمەتەکەن لەو ڕێوە پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان دروست بووە کە ئیش لەسەر توانایی گەنجانەکە پەرەپێدانی تواناکانیان نیشاندانی تواناکانیان و دەستگرتنیان بۆ بەدەستێنانی هەلی کار لە ڕێگەی چەند خولێکەوە پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان خۆی لە ڕێگەی چەند سنتەرێکەوە خزمەت بە گەنجانەکات و لە ڕێگەی چەند پرۆژەیەکی گەڕاوەکەوە و لە ڕێگەی چەند ئەکتیڤیتی و چالاکیەکی جیاوازەوە سنتەری گەنجانەکان لە ساڵی 1990 کە سلێمانی دروست بووە زۆر ژمارێکی زۆر گەنجی سلێمانی سوودمەندی ئەو سنتەرە بووە شار و شارۆچکە و چوار دەوری سلێمانی داوای سنتەرێکی واییان کردووە کە لە شوێنەکانی خۆیانە دروست بێ بۆیە مناڵپارێز بڕیاری ئەوەی یاوە کە لە هەموو شار و شارۆچکەیەک سنتەرێک دروستکە بۆی خزمەت بە گەنجی کوردستان و سلێمانی و چواردەوری بکە خزمەتەکان بە دیاریکراوی خۆی خزمەتەکان لە ڕێگەی خولەوەیە لە ڕێگەی مجموعە ئەکتیڤیتیەوەیە بۆ نمونە چەند خولێکی پیشەیە هونەریە زمانەوانیە و چەند خولێکی تەرفیهیە و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ئەکتیڤیتی و چالاکیە بۆیان بۆ نمونە گەنجەکان کە یەن خولی پیشەی وەرئەگرن لە دوایەوە هەلی کار بەدەستدێنن یاخود یەن خولێکی هونەری وەرەگرن خۆیان مستەوایەکی واییان نییە ئەچنە دەورەیەکی مۆسیقاوە یان خولێکی شێوەکاری کۆرسێکی شێوەکاری وەرەگرن دوای توانایەکی باشیان هەیە گەنجمان هەیە خۆشبەختانە هەر سوودمەندی سنتەرەکە بۆ دوایەوە بۆ تۆ بەڕاهێنەر لای خۆمان یان لە شوێنێکی کە بینی ومانە کە ئیشی کردووە مجموعە گەنج چیرۆکی سەرکەوتومان هەیە لەسەر گەنجان کە ئێستا لە پێگە و ڕێگەی خۆیانان خولی دوورمانی وەرگرتووە ئێستا دوکانی خۆی هەیە خولی سەرتاشی وەرگرتووە ئێستا هەمویان حەلاقن یان لە شوێنی خۆیان ئیشی خۆیانەکەن ئیتر بجگە لەوە خول لە شێوەکارەکانمان هەیە خولی هونەریمان هەیە مجموعە خولی وەرزشی و خولی جیاواز باشە ئەم گەنجانی کە دێنە سنتەری گەنجان و لەو کار و پرۆژە و خولانەیە بەشدار دەبن چۆن پەیوەندیتان پێوە دەکەن میکانیزمەکەی چۆن دەبێت ئایا پێشتر ئێوە لە سوشەڵ میدیا و با بڵێن لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە خۆتانەوە ئەو بانگەشەیە دەکەن کە گەنج لەم خولانەدا دەتوانێت بەشدار بێت؟ بەڵێ خۆی ڕێکخراوی مناڵپارێز ڕێکخراوێکی قازانجنویستە ڕێکخراوێکە بێ هیچ بنەمایەکی سیاسی حزبی یاخودی ئاینی خزمەت بە هەموو چین و توێژێکەکە سنتەری چالاکی گەنجانیش بە دەرنیە لەوە جگە لەوەی کە خۆمان سنتەری گەنجان خۆی پێگەیەکی هەیە خۆی ناوێکی هەیە کە خەڵکی سلێمانی و هەموو شار و شارۆچکەکان ئەزانن چۆن خزمەتەکە لەگەڵەوەشا لە ڕێگەی سوشال میدیای خۆمانەوە یان لە ڕێگەی پیجی تایبەتی خۆمانەوە ڕێکلامەکەینیان بە شێوەیەکی کلاسیک ئەم بەوەڵێ ئەو گەنجەکان بە یەکتری ئەڵێن ئەتر ئاوا گەنجەکان خۆیانیان چونکە قازانجنەویستە شوێنێکە خزمەت بە گەنجانەکە بەبێ هیچ بڕاپارەیەکی بڕاپارەیەک لەبەرەوە گەنجەکە خۆی خۆشحاڵە کە ئەزانێ ئەو خولەی لەوێ وەری ئەگرێ لە دەرەوە لاوانێ بە بڕێکپارەی زۆر بێت لەبەرەوە مناڵپارێز دایمەیانی هەوڵی ئەوەیەوە خزمەت بە گەنج بکات دایمە هەوڵی ئەوەیەوە بۆشایی گەنج پڕ بکاتەوە توانەکانیان پیشان بات جگە لە ڕێگەی خولەکانمانەوە ئێمە ئەکتیڤیتیمان هەیە و پرۆژەی گەڕۆکمان هەیە وەکو پرۆگرامی بەرنامەی گەشتپێدانی توانای گەنجان پرۆژەی گەڕۆکمان هەیە لە ناحی ئەم ساڵ لە شاری هەڵەبجە پرۆژەیەکی کوشتکاڵیە بۆ مجموعە گەنجە لەوێ
خولی کوشتکاڵی بەروبوومی کوشتکاڵی لە عینە کاتە لە ڕانی و دەڤەری پشدەر و ئەو منتیقەیەش هەر هەمان خولی گەڕۆکمان هەیە لەگەڵەوەیە لە ناو کەمپەکانە پرۆژەی گەڕۆکمانەیە بۆ خولی فۆتۆگرافی دوو ئەمریکینیان لەوێ بۆ گەنجەکانی ناو کەمپەکە دەورەمان بۆ ئەڵێنەوە ئەین جگەل لە ڕێگەی سنتەرەکانەوە ئێمە وەکو پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان لە ڕێگەی پرۆژەی گەڕۆکیشەوە خزمەت بە گەنجانەکەین و گەنجان ئەتوان سوودمەند بن لە هەموو پرۆگرامەکانمان باش دیارە مناڵپارێزی کوردستان و سنتەری گەنجان هەمیشە پەیوەندی و لینکێکی بێزە بینیانە هەیە بۆ خزمەتکردنی گەنجان بۆ خزمەتکردنی مناڵان شانزەی مانگ شانزەی ئەم مانگە کە ساڵ یادی دامەزراندنی مناڵپارێزی کوردستانە هەنگاوی زیاترتان بۆ خزمەتکردنی گەنجان بۆ خزمەتکردنی مناڵان لەمڕۆ چۆن دەبێت و چۆن کاری لەسەر دەکەن بەڵێ هەموو شانزەی نوێک یادی دامەزرانی ڕێکخراوە خۆشبەختانە ئەم ساڵ ئێمەش وەکو گڕۆتینێکەوە کۆمەڵە زنجیرە چالاکیەکمان وەکو پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان ئامادەیە کە خۆی لە چەند شار و شارۆچکەیەکەوە بینێتەوە بەرهەمی چەند ساڵی خولی هاوینەی سنتەرەکانمان پێشکەش بە خەڵکەکەین پێشکەش بۆواکەین لە ڕێگەی یادی دامەزرانی مناڵپارێزەوە ئیشەکانمان پیشانەین و ئەم ساڵ ئیشەڵا بە گڕوتینێکی زیاترەوە بەردەوامە بین من لێرەوە پیرۆزبایی لە یادی ڕێکخرا و لە هەموو هاوڕێ و هاوکاران مەکەم لە ناو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە ئیشەڵا دەستی یەک ئەگرین هەر هەمومان خزمەتی زیاتر بە مناڵان و بە گەنجانی کوردستان و سلێمانیش بە تایبەتی باشە ئەو پرۆژەی کە دەتانەوێت کاری لەسەر بکەن بە دیاریکراوی ناوڕۆکەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە وەکو ئەکتیڤیتی بۆ یادی شانزەینۆ کۆمەڵەیەک خولە ئێستا ئەمڕۆ حالیان لە کەلار و خانەقین لە خانەقین دەوری ینی پێشانگەی شێوەکاریمانەیە هی گەنجەکانی ئەوێ بە بۆنی یادی ڕێکخراوەوە کە ئیشەکانی خۆیان پیشانیان و لە هەمان کاتە لە کەلاریش یادمانەیە کەڕنەڤاڵمان هەیە پیشاندانی مۆسیقا و گۆرانی و خولی پێشانگەی شێوەکاری و لە هەمان کاتە پێدانی شادە و بڕوانامەیە بە گەنجەکان و ینی ئەم زنجیرە چالاکیانە بەردەوامە ئێستا لە 12 مانگەوە ینی من خۆم سەردانی کۆیم کردو و لەگەڵانە بەشداریم کردو کە ڕەماڵێکی گەورەمان ئەنجاماوە و دانیشتوانی شاری کۆیە زۆربیان خۆیان هاتبوون ئەویان بینی و ئەو گەنجانیان بینی کە چۆن ئەرزی چالاکیەکانیان کرد و هەموو ینی خەڵک چواردەوری کۆیە زۆربیان بەشداریان کردبوو و 12 مانگ 13 مانگ بەردەوامە و 14 مانگ ئەمڕۆ بەردەوامە هەتاکو 17 و 18 مانگ ئێمە زنجیرە چالاکیەکانمان بەردەوامە بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانی خات و پەرست سالار کارمەندی پرۆگرامی گەشەپێدانی توانای گەنجان لە مناڵپارێزی کوردستان سپاس بۆ ئامادەبوون خاتون